الرحمن الرحیم بنای خوای بخشنده و مهربان لبابتی ئەوڕۆ کەمان دێن باسی bones of the upper limb دەکەین ئێسکەکانی بەشی پەلەکانی دەست سەرەوە skeletal of the upper limb یەکەم شت دێن باسی ئەوەی دەکەین چەند ئێسکمان هەیە ئەمە لە upper limb ئەمە 64 ئێسکمان هەیە لە upper limb باشە یەکەچیان clavicle scapula humerus لەگەڵ radius و ulna باشە لەگەڵ 8 carpal bone 5 metacarpal bone 14 phalanges ئەوانە هەمووی کۆکەوە دەکاتە 32 ئێستا لە بۆی وەختەکەمان کەمە لە بۆ ڤیدیۆکەین هەمووی بە ئەوە ناکەین ئەگە جاران دووشیکەین دەکاتە 64 ئێسک shoulder girdle پشتێنەی شان چییە؟ clavicle لەگەن scapula لۆ پێیان دەگوترێت پشتێنەی شان shoulder girdle لە بۆی هەستانە axillary skeleton یان بەستیتەوە بە appendicular باشە تەنها لەو خاڵەدا ئاگدارمە تەنها لەو خاڵەدا پەلی سەرەوە بەسترایتەوە بە axillary skeletal ئەمە لە arm تەنها یەک ئێسکمان هەیە ئەویش humerusە longest bone in the upper limb لە forearm radius و ulna هەیە پاشان جیبۆنەکانی hand carpal و metacarpal و phalanges clavicle ئەو محازرە بەخۆی SSC دکتۆر نالیە لێش نۆتەکانی وش لەگەری باز دەکەین هەر نۆتەک و clinical point چی گرنگی گوتبی زۆر بەشم وستۆی شەڵە محازرەکەشتان لۆ دەنێرم clavicle long bone واتە دوو هێدی هەیە لەگە شەفتەچی حسابی long bone لە بۆ دەکرێت لە شەیپەکەی first bone begin ossification in the human body یەکەم ئێسکە کەوا ossification دەکا لە وەختی embryogenic ossification دەکا واتە بە ئێسک دەبی دروست دەبی clavicle یاخود پێی دەگوترێت collar bone باشە two ئیندی هەیە ئیندەچی هەیە سفێریکەڵە شێوەکەی خڕە ئەوەیان پێی دەگوترێت medial end بە چەند دەرەوە بەستراوە بە ستێرنەمیەوە بەسترایە ئەوها بە ستێرنەمەوە بەسترایە لۆ پێی دەگوترێت sternal end پێی دەگوترێت sternal end sternal end تقریبا دوو بەشی clavicle دوو لە سەرسەی clavicle پێک دەینێت باشە لاکێت کە lateral end دەکەی کەوا پێی دەگوترێت acromial end ئەو یەک لە سەرسەی پێک دێنێت acromial end بە چیا بکەینەوە لە sternal end وەک گوتمان sternal end دەکە شێوەکەی باز نیە acromial end دەکە شێوەکەی زیاتر فلاتە وەگەر تەماشای ئێرکوانش پێی دیارە تەواو فلاتە بەوەی دیاری دەکرێت بە acromial process of the scapula دەبەسترێتەوە ئینشاڵڵا چی گەیشتنیوە دەرەجە ئێشتان پێ پیشان نەدەم جوینتەکەی لەگەوی پێک دێنی sternal end دەکە plain joint پێ دێنی لەگەر sternal acromial end دەکەش عفوا plate joint پێک دێنی باشە acromial دەکەش هەروەتر plate joint پێک دێنیت شەفتەکەی lateral وەنەکەی third and medial two third medialەکەی دوو لەسەر سێیە lateralەکەی یەک لەسەر سێیە ئێرکوانە کەوا دەکەوتە ناحبین هەردووچیان ئەوەیە پێی دەگوترێت weakest point زۆربەی جار دەشتێ باش medial two third ئێستا دەین باسی medial ئیندەکەی دەکەین باشە medial با بڵێن شەفتەکەی لای mediaلی چ تایبەتمەندیەکی هەیە convexa forward یعنی ئەگەر تەماشاکەین یعنی هەستا هەستیش پێ دەکەی کە بەخۆت دەستی لێدەی لە بۆ ڕووی دەرەوە هاتیە باشە یعنی با بڵێن ئێرکوانەی لە ئەوەی ما ئەگە دابنیشی بەو شێوەیە لە بۆ لای دەرێ هاتیە لێ پێی دەرێن convexa بەڵام lateral ئیندەکەی concave چار سێرفەیسمان هەیە anterior posterior superior and inferior superiori لای سەرەوەی کەوا ئێرکوانەیە بەچ بەسترایەوە بە sternocleidomastoid muscle بەسترایە باشە ئەو مەسڵێکەوە لە مڕڵە درێژ دەبتەوە بە ستێر نەبوو medially clavicle وە دەنووسێت لە بۆ costal sorry لە بۆ mastoid process کەوا لە سکەڵە لە inferior surface ئەوەیان زۆر میمە چکە زۆر جار دکتۆر clavicle-ەکە دەداتە بن دەستی دەرێ ئەوە لای ڕاستیان لای چەپە کو دیاری دەکرێت یەک لە خاڵە هەرم هیمەکان لۆی سەر و خوارەوەی پێجا بکەینەوە ئەو گرۆڤێ ئەو گرۆڤە بە ئاشکرا هەستی پێ دەکرێت پێ دەگوترێت subclavian growth لە بۆ subclavian muscle بەکاردێ باشە واروە impressionە چیە for costoclavicular ligament clavicle shoulder drop ئەگەر هاتوو لە weakest point-ەکە fracture ڕوویدا
باشە میدیال فراگمنتەکە کەوا ئێرە بەهۆی ستێرنۆکلیدۆمەستۆی مەسلەکەی لە بۆ سەرەوە دەڕوە باشە چکەوە لێرکانە بەسکەڵەوە بەسترەیە بابرێن ئەگەر بکەین ئێرە لێرکانە ڕاتێ بێرەوە دەنووسێ لێ ئەو پارچەیان لە بۆ سەرەوە دەڕوە بەڵام لاترال ئیندەکەی لە بۆ لای خوارێ دێ لە بە چێشی دەستمان بە چارەسەر دەکرێت بە سنگ ئەیت باندج لەگەر کلاڤیکولار هاردس ئەو دوو شێوەیە کەوا لێرکانە پێی پیشانداینە ئەگەر ئەو فراکچەر ڕوودا بۆ شێوەیە چارەسەری دەکەین ئەو حاڵەتەی گرنگە لە کەیسەکان کەوا پێی دەگوترێن کلیدۆکرینەل دیسئۆستۆسس واتە ئەو کەسە کلاڤیکلی نییە ئەگەر تەماشای ئەو برای بکەین کلاڤیکلی نییە لێگە تەماشاکەن دەستەکەی چلیاتی لێرکانە کلاڤیکلەکەی دروست نەبووە ئەوش زیاتر نەخۆشێکی جێنەتیکە scapular is a flat shaped bone شێوەکەی فلاتە ئەگەر تەماشاکەن زۆر بەوازی ئێش دیارە scapular یاخود پێ دەگوترێ holder blade is a flat posterolateral لە بۆ thorax یعنی دەکەوتەوە پشتی thorax وارووا لە بۆ لای lateral یەکەش لە چێندەر لە بۆ چێندەرە ئەویان زۆر مهمە ئەویان زیاتر لە بۆ دیاریکردنی ڕیبەکەی مهمە باشە لە second to 7th rib لە دووەم پراسوەوە هەتا هەفتەم پراسو ئەو لۆ میمە زۆر ئەو خاڵیان هەستی پێ دەکرێت لە پشتەوە لێ ئەگەر کەسێک بیەوێت لە پشتەوە بابرێن ستیسۆسکۆپی دانێت لە ترایانگوڵەکەی ئۆسکولتەیتەری ترایانگوڵ لێوێندەر زیاتر بەوەیان هەستی پێ دەکرێت بە سێفەنس ڕیب یعنی سکاپیولە ئێسکە چ قسەک دەرپەڕیوە لێوێندەر ڕاز زیاتر هەستی پێ دەکرێت تو سرفیسی هەیە سری بۆردەری هەیە تری ئەنگڵی هەیە لەگەر تری پرۆسس ئەگە تەماشای سکاپیولا بکەین سرفیسەکانی چییە کۆستەر سرفیسی هەیە لەگەر دۆرسەڵ یعنی لای پشتەوە کۆستەڵ یعنی لای ڕیبەکەیان چکەوە لێرکوانە لە پێشیدا ڕیبەکان هەیە باشە لێ ئەنتریریە بۆردەرەکان ئەمە سێ بۆردەرمان هەیە سوپریەر بۆردەر باشە میدیال بۆردەر لاترال بۆردەر بەڵام لە ئەنگڵەکان فەرق دەکە دەبتە ئینفیریەر ئەنگڵ چکە لای خوارێ سوپریەر ئەنگڵ لاترال ئەنگڵ میدیالمان نییە باشە پرۆسێسەکان ئەکرۆمیۆن پرۆسس ئۆتەوە ئەکرۆمیۆنە لەگەر ئەکرۆمیۆنی ئیندی ئەو دە کلاڤیکل یەکی گرتە لێرکوانە پلین سانۆڤیەر پلین جوینتەچی پێکینەیە کۆراکۆید پرۆسس ئەویان کۆراکۆیدە زیاتر لە بۆ مەسەڵە تاچمەنتی بەکاردێ spine of the scapula ئەویان spine of the scapula باشە مەسڵەکی ئەوە با بڵێن ئێسکە چی دەرپەڕیوی درێژە spine of the scapula بەخۆی درێژ دەبتە ئەکرۆمیۆن پرۆسس ئەویان لێرکوانە وێنەکە وازەحتر دیارە ئەکرۆمیۆن پرۆسس کۆراکۆید پرۆسس لێرکوانە گلیدنۆید فۆسامان هەیە لێرکوانە سەبسکاپیولار فۆسا سبسكابيولار فوسا anterior لێتان تێکنەسی و تقریبا سێ هێڵشی بەناودا هاتووە سبسكابيولار فوسا anterior کو anterior posterior لێکجا دەکرێتەوە بە دەرەجەیەک بەس بە spine of the scapula posterior لێرکانە گلینۆد فۆسا لەگە head of the humerus یەک دەگری جوینتی دروست دەکە باشە شۆڵدەر جوینتی دروست دەکە لێرکانەکە تەماشاکەین سوپراگلینۆد توبرکل لەگە ئینفراگلینۆد توبرکل ناوەکەی لە خۆیتی سوپرا سەرەوەی ئینفرا خوارەوەی ئەوە دکتۆر زۆر گرنگێکی وای پێنەدا زیاتر لە بۆ مەسەڵە تاچمنت بەکاردێت لەگە تێندنەکان ئەو ڕسمە ئێرکوانە لای پشتەوەیتی هەروەک گوتمان spine of the scapula درێژ دەبتەوە لە ئاخرەکەی دەبتە ئەکرۆمیۆن پرۆسس باشە ئەوەشیان کۆراکۆید پرۆسس کەەوە لای پشتۆش دیارە ئەوەشیان گلینۆد فۆسا لە بۆ head of the humerus بەڵام لێرکوانە سوپراسپاینەس فۆسامان هەیە لەگە ئینفراسپاینەس فۆسا سوپراسپاینەس یعنی سەرەوەی سپاین باشە ئینفراسپاینەس یعنی خوارەوەی سپاین ئەو جەوەی لێرکوانە ئەمە سوپراسپاینەس مەسڵمان هەیە لێرکوانە ئینفراسپاینەس مەسڵمان هەیە هەروەکو لێرکوانش باسمان کردیان وێنەیە پۆستریەر ڤویوە لێرکوانە سرفیس of the scapula وەکو باسمان کرد ئەمە کۆستەر سرفیسمان هەیە لای پێشەوەی کەوا سبسكابيولار فۆسایە 3 longitudinal ridge تێدا تقریبا بەو شێوەیە dorsal surface divided by the spine لە بۆ دوو بەشی supra and infraspinous fossa بەڵام لێرکوانە supraspinous fossa و infraspinous fossa بە چ شتێک تێکەر دەبتەوە تقریبا لێرکوانە لەو بنەوەی لێرە لەو ئێسکیانی بەسەریدا ڕۆیە بنەکەی وەکو کونەکە لەوەی هەردووچیان کۆنێکت دەبنەوە پێی دەگوترێت greater scapular notch پێی دەگوترێت greater scapular notch ینی تقریبا وەکو چاڵێکە
greater يعني لأمي جورتره لير كانت نوت شيء زور جورة معناه أجر بعملي همان بي أو كي ديار دبي دتوان دريد supraspinous و infraspinous بيك لو شوينا angle كي superior lateral inferior angle باشا superior angle كا إيركانا دا بشراو با trapezius بخوي همو بشي بشتوي لشمان بدو مسازيات دا بشري trapezius دا لا تسمس دورسي أو بشي سروا أو يعني أبين أو ها لقى trapezius زيادة هاتيا باشا أو شيء بەڵام ئەوەی خوارەوە زیاتر لەگەڵ لاتسمس دۆرسی کاتێ بێرە دەڕستری باشە inferior ئەنگڵەکەی covered by latissimus dorsi باش بۆردەرەکان superior border medial border lateral border medial border نانەتەوە superior border medial border lateral border لا درێژترەکە medial border inferior border مان بە هیچ شێوەیەک نییە لای medial borderەکەی ئەگەر ڕسمەکی جوانترە بلێرە بەڵێ لای medial borderەکەی سێ مەسلی پێوە insertion دەکرێت باشە یەکەچیان لێرکوانێ rhomboid major لە infraspinous medial borderەکە یەکەچیان بەرامبەر spine rhomboid minorەکە ئەویان rhomboid major پێوە دەنووسێ ئەویان rhomboid minor ئەوەشیان levator scapulae کەوا دەبتەوەی بەرزکردنەوەی scapula ئەوەشیان وەکو باسمان کرد coracoid process ئەویان spine ئەویان acromion ئەوجا acromionەکە is the most common fracture دەبووی زۆر جار کابرا کاتێکەوە دەکەویتن بە سەدلادا ئەو بەشەی زیاتر بە زەوی دەکەوی بۆیە زیاتر لە هەمیان ئەگەریشکانی هەم drop shoulder and winged scapula drop shoulder ئەویان پارالیسیسی تراپیزیەسە چکە تراپیزیەس تقریبا مەسلەکی بەو شێوەیە ئەگەر پارالیسیس بی ئەو وەختی شانەکە دادەنیشتی لەبەرەوەی ینی تەواوە لە بە خوارە دەچی لەبەوەی تراپیزیەسەکە جوان نایگری ڕلاکس دەبی و بەری دەداتەوە پارالیسیس دەبی بەڵام winged scapula paralysis of the serratus anterior دەکەوتە لای پێشەوە شێوەیەکی مشاری هەیە بە سکاپولەوە وەنووسە ئەگەر کۆنتراکشن کە سکاپولەرەکە لۆ پێشەوە دەچی بەڵام ئەگەر پارالیسیس بی ئەو سکاپولە ئەوها دەردەچی winged shaped یعنی وەکو باڵندەوەیە هاگە تەماشاکەین وەکو شێوە باڵێکی دروست کردیە لێ پێ دەگوترێت winged scapula humerus longus bone in the upper limb largest bone وهروال longest bone in the upper limb articulation superior لەگە scapula دەکە inferior لەگە radius و ulnar لەگە scapular shoulder joint لەگەر ئەو کەیتکە inferiorەکە هین jointێکی دروست دەکە کەەوە عفوا هین jointێکی دروست دەکە جوینتەکان لەو لێکچەری زۆر باسی ناکەین ئینشاڵڵا لە لێکچەرێکەکە بە تایبەت چکە ئەو لێکچەرەیان تەنها زیاتر باسی بۆنەکان دەکا زۆر نەچوتێت تەفاسیلی جوینتی ئینشاڵڵا لە لێکچەرێکەکە بەدەستمان بکەوی باسی جوینتەکان دەکەین proximal ئیندەکەی ئەمە هێدێکمان هەیە هێمیسفێرکەڵە نیمچە گۆی بابڵێن نیوە گۆیە نیو گۆییمان هەیە لێرە پاش ئەو هێدێ ئەناتۆمیکەڵ نێک یعنی دائیمەن وایە پاش سەری ئەمە ملمان هەیە باشە پاش هەنجی چمان هەیە tuberosity-مان هەیە greater tuberosity لەگەر lesser tuberosity greaterەکە دائیمەن lateral-یە باشە lesser tuberosity-یەکە anterior-یە ئەوانە لە بۆ چ بەکاردێن لە بۆ muscle attachment ئینشاڵڵا ئێستا باسییان دەکەین 4 مەسلی پێوە دەنووسرێ وە دەکەین بە شێوەیەکی زۆر ئاسان لەبەری بکەین لەعبینیان intertubercular groove هەیە یاخود پێ دەگوترێت bicipital groove bicipital artery زیاتر بەناودا دەڕوە فراکچەری هێت لە چ حاڵەتێک ڕوودا فراکچەرەکەی قسێک ئەستەمە بەڵام لە چ حاڵەتێک ڕوودا چکە زیاتر ئەوە ڕوودەدا کەەوە شۆڵدەرەکە لە باڵۆی شۆڵدەر جوینتەکە تێک دەچی ئەویان لە ناو گلینۆت کاڤیتیە گلینۆت کاڤیتیان گلینۆت فۆسە head of the humerus زۆر گەورەترە لەو فۆسای لێ زۆر جاران لە شوێنی خۆی لا دەچی دەردەچی لێ ئەو جوینتەکی ویکە بەقوەت نییە لاوازە فراکچەری هێدیش هەر لە چ حاڵەتێک ڕوودەدا هەر لە dislocation of the shoulder joint زۆر جار لە سایاقی ڕووداگە کابرا هەردوو دەستی خۆی تۆن کردبی بە سوکانەکەی باشە وەلەو حاڵەتەدا دەحم بکە لێ دەستی تەواو لەو پشتەوە دەڕوا و shoulder jointەکەی لە جێی خۆی دێتە دەرێ لەو حاڵەتەش ئەگەری هەیە کەوا هەیە دەکەی فراکچەر بیت proximal in
greater and lesser tubercle is the site of attachment of rotator cuff muscle. cuff muscle كان يعني أو مصلاني كودا كون لي سرقلو تسمعني شتك معني بيدا قلت sites باشا لو sites سايتك لبو greater tubercle إسكا لبو lesser tubercle سايتك تسيا طبعا شيء إيركن أجو إسكتان لهبي بدل إسكت بوشي ودستان دابن زور جوان تيدا ما بس ما تيا لير كان للسايتس لير كان السوبرا سباينس انفرا سباينس تيرس ماينر با جريتر توبركلو ودنسي بلا سبسكابيولاريس لير كان سبسكابيولاريس با ليزر توبركلو ودنسي او صار مصلة اتاتشمنت يعني هي واروا between greater واروا ليسر توبركل تسمانية ترانسفيرس هيومرال ليجامنت معناها باشا ترانسفيرس يعني اسوي هيومرال ناوي اسكاكيا ليجامنت بخش ليجامنت كاد ترانسفيرس هيومرال ليجامنت معناها اوش رسمتي قتك بابطن اللي اسكاتشي راستيو رسمة جريتو هيدكا باشا اناتوميكال نيك واروا سيرجيكال نيك معناها لبوي زيادة للسيرجري بكاردي most common fractured باشا لبوي نارو سبارتا لا يسأوي greater tuberculosis قلت ما زيادة دكوتا لا lateral lesser tuberculosis زيادة دكوتا anterior لا بيشون surgical neck of the humerus narrow sparta just distal to the tubercles لا باش دو tuberculosis كان دائما surgical neck دي كوا most common fracture ده باشا باشن جي مشتك من هيبيدا قلت deltoid tuberosity أو deltoid لبو deltoid muscle بكاردي attachment deltoid muscle deltoid muscle لا شاني هيتمان مسلشي سوري مسلشي سيغوشية بوشيوية لشاني را دي بوشوينا ودنسي إذا دين باسي فراكشري هيومراز دكين باشا زانين لسيج شوين فراكشر معناها هر شوينك تكهاري قرية شيء surgical neck هروكو باس ماكر most common site for fracture بروا بالتعيبتي لو كساني كوا تمانيان بيرا older pupil لابوتس لابوي osteoporosis توش بوبا اسكا كان زور لاواز دبي لو عالطي لابرتي direct fall on the lateral aspect of the scapula of the shoulder يعني بسر لا شان ده تكون له زور أو شوينين دشجت أجا fracture surgical neck بي دو clinical point معناه يكجن axillary nerve باشا axillary nerve بتشي زور بينجا تقريبا طالع بريم زور بي upper limb بكالسر أو axillary nerve راوسته أجر أو nerve ببسي خوان خواسته راس كابرة تستكي هموي بكاملي paralysis دبي لهروها profundus brachial artery أو profundus brachial artery يكون نشانم كردية أوشان أجري خابوني هلا وعالتي أجر هاتو fracture عن هبول surgical neck shaft of the humerus أجر تمشي إيركين لاي proximal كي دائما humerusي شيء خري هي لاي ديستالكي سيكوشي أو ذا حتى cross sectionish يعني أجر بيتو بمشارش إيربو شيء ببرين تمشيكين شيء خري هي رام أجر إيربو ببرين شيء بوشي دبي سيغوشا يعني أجر أو هابي بوشيوه ليركون باشا تراينجلا لسر هيومراس شفتكي دوش وين معناها posterior anterior لا anterior يكي deltoid tuberosity معناها كواباس ما كرد deltoid مسلكي بيودن فتك لشانو لا posterior view وكي radial groove معناها كوا radial nerve بناو دادتي لا أجر shaft fracture بي injury يكلا بوتيا radial nerve أو radial nerve باشا بلاي posterior بوشي دي ليركون را دستلاي راديسي ديستال اندكي اما تسمن هي دو كوندايل من هي لخوار خواري سيروي كوندايل كان بيدا قلت ايبي كوندايل يعني هير سيروي كوندايل باشا ايبي كوندايل كان ميديال ايبي كوندايل من هي لقال لاترال ايبي كوندايل باشا كوندايل كان ناويان هي هذه كتشن ناوشيه بول منا كابيوتشولم لقال تروكليا كابيوتشولم واتا هيد باشا يعني سر يعني سفيريكال شيء ويتشي قوي دائما كابشولم لقيت تروكليا بس زيادة كريتو قد دكتور كتبشاندا كابشولم كا شيء ويتشي زيادة قوي هي بس ودا نسي بهيد اوف ذا رايت يسج ودا نسي هر بخوي كابشولم للاتينيو هاتيه بمعنى هيد
هەر بەخۆشی سەرەوە بەسەری ڕێدیەسەوە وە دەنووسێ ترۆکلیر ئەویان بە ئەڵنایەکەی وە دەنووسێ بە ترۆکلیر نۆچی ئەڵێ 3 فۆسامان هەیە لێرکوانە کۆڕۆنۆید فۆسا ڕێیدڵ فۆسا لەگەر لە لای پۆستریەری ئەمە شتێکمان پێ دەگوتری ئۆلیکرانۆن فۆسا ئەویان لە هەمووی گەورەترە فۆسایەکەی باشە لێرکوانە تەماشایان چ بکەین جوانتر دیارە کۆڕۆنۆید فۆسا ڕێیدڵ فۆسا لاترال ئیپیکۆندایل میدڵ ئیپیکۆندایل ترۆکلیا لەگەر کەپیچولم کاو بمانە هێد و سفێر یاخود بمانە سفێریکەڵ دێ ئەگەر تەماشایکەن شێوەیەکی گۆیی هەیە زیاتر لە چاو ترۆکلیەرەکە یان ترۆکلیەرەکە تایبەتی لێرە تەواو وەک تیژ دەبتەوە ئەو دەستۆ کلینیکەل پۆینتێکەشی تێدایە ئەگە بینە ئێرکوانە لە بۆ بابەتی فراکچەر بوونی ئاخری ئێرە ئەگەر سێرچکەڵنی گوتمان فراکچەر بی ئەکسیلێری نێرڤەکەی ئەگەری ئەوەی هەیەکەوە ڕەپچەر بی و پارالیسیس بی کامل ئەوەکەی ڕێیدڵ گروف ڕێیدڵ نێرڤ تەماشای چێرە بکەین باشە بەڵام distal end of the humerus ئەویان medial نێروی لێە distal ئیندەکەی of the humerus لێرکوانە ئەگە بچێ بەڵام ئەگە medial epicondyle بی medial epicondyle یعنی ئەو بەشە تووشی فراکچەر بوو ئەمێن دەر ئەڵنەر نێروی لێ لێتان تێک نەچی لە شەفتەکەی ئەمە ڕێیدڵ نێرمان هەیە لە medial epicondylەکەی ئەمە ئەڵنەر نێرمان هەیە بچینەوە ئەو دوو حاڵەتە ئەوانە کلینیکەڵن زۆر گرنگن کۆمەن فلێکسەر تێندنەکان ناوەکانی مەطلوب نییە بەزەوەندەی بزانە فلێکسەرە باشە فلێکسەر تێندنەکان دەکەونە چلاک دەکەونە میدیال ئیپیکۆندایل فلێکسەر تێندنەکان ئەوانە دەکەونە میدیال ئیپیکۆندایل ئەگە تەماشاکەن ئەوە لای تەمبەکەی دەکەوتە لاتڕۆڵی ئەوانش دەبتە میدیال باشە ئەو میدیالە تووشی چ دەبی یاریزانی گۆڵف زۆر جار ئەو ئێڵبۆی تووشی چ دەبی تووشی بابلین هەوکردن دەبی باشە ئایتس تووشی هەوکردن دەبی سۆری فلێکسەر تێندنەکانی تووشی هەوکردن دەبی پێی دەگوترێ میدیال ئیپیکۆندایلایتس گۆڵفەر ئەلبۆ دکتۆر چ لۆ دەینتۆ یان گۆڵفەر ئەلبۆیەکە لۆ دەینتۆ دەرێت چ نەوعە تێندنێکیان فلێکسەر ئۆر ئەکستێنسەر تێندنەکانی تووشی ئینفلامێشن بووە یاخود پێت دەرێ گۆڵفەر ئەلبۆ لە چیان لای ڕوودا لە میدیال ئیپیکۆندایل یاخود لە لاترال ئیپیکۆندایل لێرکوانە ئەمە هەیتمان کۆمن ئەکستێنسەر تێندنەکان تێنس ئەلبۆمان هەیە ئەدێکە کابرای گۆڵفی نەکرد بەڵام تێنسی زۆر کرد زیاد لە حەت تێنسی کرد لێرکوانە لای ڕێیدیەسی واتە لای لاترەڵی لاترال ئیپیکۆندایلایتس ئینفلامێشن ڕوودەدا لەو تێندانە ئەوانە پێیان دەگوترێ ئەکستێنسەر تێندن لەبۆی زیاتر ئەکستێنسەری هاند و بابەتەکانی پاش خۆیان دەکەن ئەویان ئەکستێنسەر تێندن لاترال ئیپیکۆندایل تووشی ئینفلامێشن دەبی پێی دەگوترێ زیاتر پێی دەگوترێ حاڵەتەکەی تێنس ئەلبۆ repetitive use of superficial extensor muscle of forearm یاخود پێ دەگوترێ elbow tendinitis ئەو سلایدشمان باس کرد ئەوەیان تقریبا زۆر گرینگە لە بۆی هەر هەمووی هینایی هەمڕاستی هەموو زانیارەکان هینای لێرەکانە خڕی کردەوە هەیە دەکەی گرێتە توبرکل لەسەر توبرکلەکەی کەوا لەسەر توبرکلەکە گوتمان ئەنتریەریە گرێتە توبرکلەکە لاترەڵیە تەماشاکەن هەر هەموو شتەکانی باس کردووە لە لاترەڵی ئەمە کاپیچولەمان هەیە کەوا لەگەر head of the radius یەک دەگرین کاپیچولەم دایمە لەگەر ڕێیدیەسە ترۆکلێر لەگەر ئەڵنایە باش فۆرارم ئەمە لە فۆرارم دوو بۆنی دیکەمان هەیە ئەڵنا لەگەر ڕێیدیەس دایمەن ئەڵنایەکە longer than the radius ئەڵنایەکە درێژترە لە ڕێیدیەس دیار نییە لە بۆی ئەمە ئەوەیانمان زۆر جار لە دیار نیە لە ڕسمی کاملی لێ وە دەزانی هەنچیەکە یان وە دەزانین ڕێیدیەسەکە درێژترە بەڵام لە واقعدا ئەڵنا درێژترە یەکەم جار دێم باسی lateral bone of forearm دەکەین ئەوەی دەکەوتە لای دەرەوەی ئەویان کەوا پێی دەگوترێ ڕێیدیەس shorter بۆنە لە چاو ئەڵنایەکەی کورتترە ئەوش هەر لۆنگ بۆنە لێ دوو سەری هەیە لەگەر شەفتەچی
باڕۆنێ سلایدەکەیت کە یەکەم شتکەوە هەیەی پێ دەگوترێ هێد باشە ئەو هێدە دوو جوینتی پێک دێنی یەکەیان بەشدار دەبێت لە ئەلبۆ جوینت کەوا لەگە کاپیچولەم یەک دەگری یەکەچ کەشیان لەگەر ڕایدیەس نۆچ ئۆف دە ئەڵنا لە تەنیشتە خۆی لەگە ئەڵنای تێندنێک دەسوڕێتەوە بە دەوریدا پیڤۆ جوینتە چی دروست دەکە ئەن لە بۆ سوڕانەوەی ڕایدیەس زیاتر لە بۆ سوپاینێشن و ئەو بابەتانە بەکاردێنی راديال تيوبروستي بلان بروجكتا يعني بروجكتا تقريبا بدين كل تيجنيا هذا مشاهد كن مشاهد جبان لبوتسيا دكوتا لاي ميديال سيرفيس او ان جرينجا راديال تيوبروستي دكوتا ميديال سيرفيس لبو بايسيبيتال ابون يوروسس معناه بيدكوتا بايسيبيتال ديتن بوشوينا ودنوسيت شفتي radius 3 border here posterior anterior medial 3 surface شي هي باشا اوان بيدي قلت border او خطانة او هيلانا باشا او ناون دا كشين بيدي قلت surface زور عصان ميديالكا بيشي دا قلت interossseous border لبو interossseous joint يعني هي اللي ركونا او ناون دي اگه بين تمشي شي ايربكن لخواري اما ستايلوت بروسيس معناها ستايلوت بروسيس هم لسه اونلاي هي هم لسه راديوس شيء باشا او يصير راديوس دياري كده بسوس او يصير ناكي بسور the distal end of the radius معناها اما anterior surface posterior surface medial surface كده كتوبري ستايلوت بروسيس معناها باشا لغير ستايلوت بروسيس كده كتو lateral surface يعني او بشي لا يدري واروا inferior surface شو معناها inferior surface هكذا زيادة لبو joint بكارده لبو wrist joint يمتسك هذا مشى radius هكا لا inferior surface هكا بس هو نسويها بس scaphoid هو نسويها لقر لونيت scaphoid للاتيني هو رجليها بمعنى بلمدي boat shaped او جاقر اسكي براست بين تقريبا شكلش بلمي هي يعني بابا بوشي ويا لانها يرى بوشايك هي وكو كواسر او كي باشا لونيت يعني مون شيبت ولو كم تربى ما عندش تسي بلام تقريبا دستو سيك ليركو انا قلت مشاكل قلنا بخوي راس بخوي بجدار نابي الريست جوينتي زيادة ارتيكولار ديسكتشن نابينه اوش كنت كراوتش هموي ليركو انا ريست جوينت made up between radius and two carpal bones كان سبو scaphoid لقر مون شيبت كتسبو لونيت باش بلام قلنا doesn't share information of wrist joint قلنا بجدارين اكل wrist joint وربزاني قلنا تيا قلنا longer than the radius medial bony forearm proximal indicates هي لا قلنا trochlear notch هي اوان بيدا قلت trochlear notch اوان دستسر trochleary of the humerus دستناويك باشا radius notch هي ليري وطمان ليري كانت تندنك بوشي ويدا صورة ولا ديري لبو supination زيادة بكارده باشا supination وعكسكي pivot joint چی درست دکم اولیکرانونی هي اوان بيدا قلت اولیکرانون زيادة للاي بشتوي سرسركي باشا اولیکرانون بروسيسا دستنا اولیکرانون فوسي لوقتی اكستنشن واروا کوراکوت پروسیس چی هست؟ کوراکوت پروسیس که اوندوکه باشه پیشو دستنا کوراکوت فوسی of the humerus النار تیوبروستی اوشان زور مهمه لبو برايكيالس مصل بكاده اوين النار تیوبروستیا تمشيكن ايرا او شوينه لبو اتاتشمنتي برايكيالس مصل بكاده لير زور بدواني زي كريتو اوليكرانون بانغو اوليكرانون زي البوستيريا هل يكون بعثتن بس سركي ديارا باشا تروكلير نوتش او زرداتيا او يدست سر تروكلير كوندالي تروكلير لا هيومراسي كورونويد او سورا دستنا كورونويد فوسي راديال نوتش ايركواني لغا هيدي راديال يك دغري تنشان لدور ده سورا لبو دروسكني بيفوت لبو برونيشن و سوباينيشن زیادر بکرده
شفتي ألناك سونا triangle cross section يعني أجر أها بي بري دو كي كشر وتروا بري دي سكاج وبو كسري border وسري أنجلي هبو يعني هم يعني triangle دردسن باشا أوي شروة الانتريور وبوستريور وميديالي هي وروها سيرفيس كان شبه ماشي لاور إندكيت هي دي هي لجر ستايل بروسيس أما زور زار أبسي دوباره دكا مودرم ألنا سراقون نستي يعني السري ليريا وشي نستيا باشا لو السركي دكوت لاي ديستال بارت ستايل بروسيس كشرة نشتا أو ستايل ده أو شيء of the ألنا هدي ألنا اللي جر ألنا رنوش of the radius يقدر اللي يركانش joint كدروس ده كان أي شيء هر pivot joint باشا أي شيء اللي بوس supination pronation بكادي وكو إير radial ulnar joint superior radial ulnar joint inferior radial ulnar joint لسه بس يرهمو بابتانا ما نكرك لسه الله أوان كنت كراوتشي عامل السرهر همو أكيد مشاكل أوان بس تركيز بيخنا سري ديستال إندكيتس مان هي هيد مان هي لقى ستايلوت بروسيس أو ستايلوت بروسيس أنا كنت زيادة كأنه ستايلوت كأي يلنين راديوسا يعني بيدو كترين lateral ستايلوت يعني بيدو كترين ميديال ستايلوت ميديال كأي يلنا lateral كأي راديوسا skeleton of the hand سيبش مان هي carpal bone كان كواج مارين أي كاربال بونا متى كاربال بونا كان لقر فلانشز متى كاربال كانش بينزن كالي لاي تنبورا رز دكري يك دو سي سوار بينز بوشي ناوي دندري ثم اللي ركونا ثم لاترالا باش اللاترال بونا اللي أما اللاترال تو ميديال نومنكليتشر دكري ناوناين دكري بلام لبيدا حكسة هلا بنزي جوري بيدا دس بيدا كان ميديال تو لاترال فلانشز كانت هلا ثم أما دو دانا من هي distal phalanges proximal phalanges بلام لو كانيكا distal phalanges intermediate phalanges لقر proximal phalanges carpal bone كان لبركني زور قرصة عندك شتام بدرم كان دكتور زيات الباسكر سكافويد بوت شيبا بس مانكر شيء وكي وكو بلما ترابيزيس تقريبا وكو بابوزة شيء أو بالضبط دقر بيجي يدس تقريبا شيء وكي بابوزي هي باشا ترايكويترم شيء وكي تقريبا سيجو شيء هي لونيت مون شيبته وكو مانجا أجت مشاكل تقريبا لهم يا خاطر بيسي فورم لهم ينقص كتير أو رسمة تقريبا أو كريه أنا بخوي قص كتير الشة تكوت السر ترايكويترم كولا بريكين بروكسيمال رو كو ديستال رو كا يعني بروكسيمال رو أو أنا بيعندك كتير بروكسيمال رو أو أنا بيعندك كتير ديستال رو كولا بريكين then try to catch her she looks too pretty باع لكن she looks too pretty باشا شيكا سكافويدا باشا لوكس لونيت تو ترايكويترام بريتي بيسي فورم أنا بروكسيمال روكان try to catch her try هولدا دبتت ترابيزيوس أو يعني ترابيزويد أو أشياء كاتشا كدبتا كابيتيت أو شنو دبتا هامت باشا يعني هم يعني بيتيا كم بس تناسيتو باشه يتك زيادة رواية دكتور كامل إسك كان لبيجاني أو زبيد رفرانش تسيت دكتورش بخوي أنا هم يعني اللي ناكنو سكافو إذا كديارة تك بوش شيبا لونيتا كتارا ديك ديارة لبوي مون شيبتا شيوكي وشي مانجة أترى دخرة بيسي فورما كلاقيت كيان را ديارة بلان باشا كان كبي ويستا كوا عن شوينا كي تعرض دايك بزاني باشا كو جاوز نيوان ترابيزيوس وترابيزويدكن بزار بين يصير ترابيزيوس عفوا ترابيزيوس مصل أولا باك مصل ترابيزيوس مصل كوتا باك مصل ترابيزيوم يم أو يما لو مزور مهمة أكيد تمشي من داري كان زور بيزار أو بنزي تنبي لنا ودي يخوي دني بوي بفكر بيتو يم باشا أو بنزي ذات لنا ودي يخوي دني يم ترابيزيوم كوتا وبيدغوتري ترابيزيوم أو إذا كوتا بن ثنبي أوان مهم شيء دبوي صدر جوينت بيقدني لقر أوي باشا خوي دينا سيرش إيرا ترابيزويدكا أو آي دا تاني نشانكي بري إنسايت دبوي تقريبا دا كوتا لاي ناوة لتاو ترابيزيومك
fracture of the scaffold لێر کۆنە clinical pointێکمان هەیە لەسەر scaffold لە هەمویان زیاتر دەچێت لەبەر لە هەمویان زیاتر دەچێت و تووشی چش دەبی ئەگە بێنێ لێر کۆنە چکە هەمووی دووبارەیە fracture in middle third of the scaffold most common لەبەر لە بۆی proximal party scaffold ئەگە تەماشای چێرە بکەین ئەوەیە تووشی necrosis دەبی osteonecrosis لە بۆی بڵەتی لۆ ناچی لێ هەر وەختە چیش پشتچێ باشە کابراک بەسەر دەستا بکەی وەچی ئەو ئێسکەی دەشتێ ئەو بەشە زۆر بە قورسی چا دەبتەوە لە بۆی هیچ ئارتریە چلۆ ناچی بەڵام بەشی دیستەڵەکەی ئەویان دیستەڵ پارتەکەیتی ئارتری لۆ دەچی و مشکلی وای نییە pisiform smallest bone of the hand and is located within the tendon and the flexor carpi ulnaris دەکەوتە ناو تێتنەکان ئەوەیان pisiform مەتا کارپەڵەکان باسی ژمارنەکەیمان کرد 1 2 3 4 5 هەمووشیان هەیە دوو شەفت و بۆنیان واتە هەمیان شێوەکەیان چیە long بۆنن واروە فەڵەنجس ئەمە چاردە فەڵەنجسمان هەیە باشە each digit هەموو پەنجەکان 3 فەڵەنجسیە except the thumb have 2 phalanges لێر کوانە بە باسی شەیپەکانیان بکەین کارپەڵبوونەکان irregular شەیپیانێ بەس مێتە کارپەڵەکان و فەڵەنجسەکان حتى ئەوانش هەمیان long بۆن حسابن واتە هەمیان هەیە دوو شەفت و ڕوتیان هەیە باشە لێ هەمیان بە long بۆن حساب دەکرێن تمام والحمد لله رب العالمين